باشا برسياري سيمكارتي علوج يعني چی؟ علوج ڕەشە دەکڕی بە 4,000 5,000 تەوێ بۆ خۆ تا هێوارە تهدیدی خەڵک ڕقم لێدە لە خۆتەوە ڕقمە لەسەر قەتعی توانی يعني هیچ بنەمایەکی نییە هیچ سەنەدێکی قانونی نییە نیتی ئەی بۆچی کە مەترسیەکانی ئەوە زیارە ویزدانی ئیسانەکە ئەو شتانە دەکەن ویزدان ئێستا من هەست دەکەم لەو دنیای ویزدان نەبێت پرسیارێ لە بینی سیمکارتی ئاسایی و سیمکارتی علوج فەرق چییە؟ فەرقەوێ بەناوی خۆت بیبیانی تەلەفۆن بۆ شخصێکە کە یان تادیدێکی شتێکەکەی هەڕۆیتە محکەمە وەڕقەیەک بۆ کۆڕک دەرەکە نەزانی تۆ چێ بەس کە بەناوی تو نەبێ کابرا چی بکە هەزار قسەی پێ بڵێ جوونی بێت احتیاجی نۆرمالە کاری شەکە ها بەشێنێ و دافرێدا بۆ نمونە من کەیفم بە تۆ نەیە دەڕەخەتت نییان بەرەوە ئەمێ لە شخصیات و لە کەدارکەم ڕۆژانە تەلەفۆن بۆ کەم قسەت پێوە بە 4,000 کرێ شوێنی فرێت باشە هۆکاری ئەمە چییە؟ ویزدان ئەو ئینسانە ویژدانی نەماوە چییە؟ هەستەکەم خۆ ئەویش وەک من ئینسانە ئەویش وەک من عەقڵی هەیە ویزدان نەماوە دکتۆر نەماوە ویزدان هەرگیز نەماوە هۆکارەکەی چییە؟ کاکە هۆکارەکەی زایسیە هەموو دنیا بە دوو پارە کەوتووە کەسیش پێی ناکەم پارە زۆر خەڵک شتێکدا یانی تۆ پێت وایە ئەم تاوانانەی کە ڕووەدا بەخوا هەمی پارە بەهۆی پارەوەی پارەیە بەخوا سەلامە ناسم 30 دەفتەری هەیە گۆشتی مەستەعە بۆ مناڵەکانی کرد نایخوا ئاخیرێ بێتە 6 ساڵ ئەمرێ پارەکەی لە دواوە بەجێنێ زۆری وام دیوە ویزدانی نییە ویزای بەمدارەکەی خۆی نییە باشە ویزدان زۆر میهمە ناوی جەنابەت کاردو کاک کاردو ئێمە هەمومان نەزانین مۆبایل بەشێکی گرنگی ژیانمانە طبعا ئەم پێ دەرێم ژیانی کردە چرکار پرسیارەکەم لێرەیە بۆچی سیمکارتی علوج لە بازاڕا بوونی هەیە ئەگەر بۆ نمونە ئەزانن کە من ئەتوانم لە بیدایەتی کۆڕک بە 99 دلاری دەداینێ لەکەم باقی کوردستان بوو ئێرە لە ڕۆیشتی 100 سیمکارتمان لە سێک ناوەرەگرن لێرە بە 165 دلارمان دەداوە دوای بووە 135 دلار یعنی بۆ تیجارەت باشە ئەو سیمکارتە ئێستا تو دەتاین بچێ کۆڕک 1000 سیمکارتت داتێ قلی بە 2000 دەینە بازاری بە 2 ڕوبع دەیدێتە خەڵک 1000 ڕوبعیت پێ دەبڕێ ئەوێ علوزەکە وای لێ کردیا چەند کەسانێک وایان لێ کرد بیدایەتی سیمکار بە فۆڕم بوو بەناو بوو بە سڕە دەکرد بەس وایان لێ کرد 100 وەریانەگرت ئەو سەتە دەدرامە بە 125 115 دەم خۆم دەمکرد 445 حتا 55 وانش باشە دوای هەرزام جاران ئەو تاوانانە زیاتر بوویان ئێستا زۆر پێشتر دکتۆرجان مەترۆلایەکە بوو لەگە سۆنیەرکسۆنی من گەنج بووم دەڕۆیشت نەگرکەندی بێرە خۆیان وەردەکردن سەمۆدیلی وەش نەما زەلامێ 4 مۆبایلی پێ زەلامێ 3 پێ زەلامێ 2 پێ چەندێ مۆبایل زیاتر پێ بێ ئەوە زیاتر ئەویش نازام چیشی پێە بەس 4 مۆبایل بۆ چییە سێت بۆ چیە دوود بۆ چییە بڕای تۆ زۆری مۆبایل خراپە ئەگەر هەربێت تەبعان سامدارێ لە تەمەنی عەفساری چای زەعیفە باشە سام مۆبایل وای لەم کرد تەلەمو دوابێ ئاگاداری تەندروستی خۆت بی تەبعان دەبێ ئاگاداری بە بەسەر سەیرەکەی بای هەندێک